ئالان قادر ئەمینداری گشتی لیژنی ئۆڵۆمپی کوردستان لە دوانیشی تایبەت بۆ پەیامەوەی ڕاگەیاند گرنگی زیاتریان بۆ یاریەتاکەکان دەبێت لە یاریە بە کۆمەڵەکان چونکە دەرفەتی بەنێودەوڵەتی بوون و چوونە پێشی زیاترە. بە تێڕوانینی ئێمە و بە تێگەیشتنی ئێمە دەرفەتی بەنێودەوڵەتی بوون و کۆنتاکتکردن لەگەڵ وڵاتانی دنیا ڕەنگە لە ڕێگەی ئەم یاریەتەکانەوە دەرفەتەکان زۆرتر بن و ڕێگەکان کورتتر بن و ئاستی یاریزانان و ڕاهێنەران و تەنانەت ناوبژیوانەکانیشمان لەم یاریانە واتە یاریەتاکەکان ڕەنگە دەرفەتی زیاتر هەبێت بۆ ئەوەی کە بگەن بەو شوێنانەی کە پێویستە پێی بگەن. بۆیە ئێمە ئومێد دەکەین کە بتوانین لە ئاست ئەو سیاسەتە کاری خۆمان بکەین و ئەوەی کە پێویست بێت لەسەر ئێمە وەکو لیژنەی ئۆڵۆمپی بۆ یاریەتاکەکان بەردەوام پاڵپشتیان ئەبین و هاوکاریان ئەبین و هەوڵەدەین ئەوەی کە پێویستە لە پێداویستی سەرەکی ئەو جۆرە یاریانە و لە زۆرکردنی ژمارەی پاڵەوانێتیەکانی ئەو یاریانە لە زۆرکردنی ژمارەی خولەکانی مەشق و ڕاهێنانی ئەو یاریانە ئێمە بەردەوام کاراسانکاری بکەین بۆ ئەو یەکێتیانە بۆ ئەوەی ئەوانیش وەکوتم بتوانن یاریزانەکانیان و ڕاهێنەرەکانیان و ناوبژوانەکانیان بە شێوەیەکی باش ئامادە بکەن و دەرفەتی کۆنتاکتکردنیان لەگەڵ وڵاتانی دەرەوەیان زیاتر ببێت. بۆیە ئومێد دەکەین کە لە ئاست ئەو سیاسەتە بتوانین سەرکەوتوو بین.